دوای نزیکەی 1 ساڵ لە داخستنی دەرگای قوتابخانەکان بەڕووی فێرخوازاندا بە بۆنەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە سەرەتایی ئەم هەفتەیە بە بڕیارێکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەرگای قوتابخانەکان کرایەوە و فێرخوازان چوونەوە هۆڵەکانی خوێندن. بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن فێرخوازان دایکان و باوکانیان سەرقاڵی ئامادەکارین پێداویستەکانی پرۆسەکە دابین دەکەن بۆ مناڵەکانیان بە ئومێدەوە هەرچۆنێ بێت ساڵێکی تەمەنیان بە فیڕۆ نەچێت و ببێتە بنیادنەری داهاتوێکی گەشت بۆ خۆیان و میلەتەکەیان. ئێرە بازاڕی فرۆشتنی پێداویستەکانی قوتابخانەکانە. هەندێک لە خاوەن پەراوگەکان دەڵێن جیاواز لە جاران کەمتر خواز لەسەر کەلوپەلی قوتابخانەکان هەیە و هۆکاری ئەوەش دەگەڕێنەوە بۆ دواکەوتنی پرۆسەی خوێندن و نەبوونی موچە لە کاتی خۆیدا. بەنسبەتی پرۆسی خوێندنەوە پرۆسی خوێنە ساڵ 2 ساڵە بەڕاستی دواکەوە هەیە قەیرانی دارایی و قەیرانی ڤایرۆسەش کە هەبوو بڵین هۆی کۆرۆنا خەڵکی ئێمە بەڕاستی بەعام تامۆزرەی خوێندنە بەڵام بەداخەوە ئەمش گرفتێکی جیهانیە بەڵام ئەم ساڵ و 2 ساڵ بڵێن ساڵی پێشووتر هەر جیاواز بوو لەبەرەوەی دواکەوتنەکە تەسیری هەبوو. بەنسبەتی خەڵکەوە ڕاستی ئەم پرۆسی ئێمە ساڵانی پێشوو لە مانگی 89 دەستی پێ کرد بەڵام ئەم ساڵ کە کەوتێتە مانگی 12 دەرایەوە پشووی هاوین بڕایەوە بەڵام بەعکسەوە ئێستا پشووی زستان بڕاوەتەوە سەرەتای بەهار ئێمە دەست بەکەین بە خوێندن. دایکان و باوکان پێیان وایە نرخی کەلوپەلی خوێندکاران بۆ خوێندن بەراورد بە ساڵانی ڕابردوو بەرز بۆتەوە و دواکەوتنی موچەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کڕینی پێداویستەکانی مناڵەکانیان لەلایەن دایکان و باوکانەوە. بەڵێ ئەرە وەڵا بەزیتر ئەڵێکی زۆرۆفەکە ئاوا هەیە و دوای ئەوەش ئێمە ساڵان بەڵێ زوو هەموو جار یعنی لەوانەیە لە مانگێکا 2 جار بەهاتی ناشتمان بکڕیایە. ئەم خوێندکارش دەڵێ زۆر دڵخۆشم کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە بەڵام زۆر حەز دەکەم هەموو ڕۆژە بچینەوە بۆ دەوام نەک لە هەفتەیەکدا 3 ڕۆژ. ئەمڕۆ هاتووم بۆ کڕینی پێداویستەکانی کە مامۆستا داوای لێکردوم. وڵا هاتوین کەمێک شت بکرین بە بۆنێکردنەوەی دەرگای قوتابخانەکان لەبەروی قوتابخانەکان کراونەتەوە پێویستمان بە هەنێشتە مامۆستاکان داوایان لێکردین کە بیکڕین ئیتر ئێمە شاتین چەند کەلوپەلێک بکڕێن تاکو بە تاواتی دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە. دەوترێ بۆ زانینی ئاستی پێشکەوتنی هەرگەلێک سەیری پرۆسی خوێندن و پەروەردەی ئەو گەلە بکەن چونکە پەروەردە و فێرکردن نەوەیەکی هۆشیار و بەهێز دروست دەکات. بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە کەڵەکەبووەکانەوە بەردەوام کێشە و گرفتی گەورە لە پرۆسەی خوێندندا هەبوو و زۆر کات بایکۆت و داخستنی دەرگای قوتابخانەکان و گرنگی نەدانی حکومەت بە داواکانی مامۆستایان بۆ تەماوی لاوازبوونی پرۆسەکە و چاودێرانی بوارەکە دەڵێن وەک پێویست نەتواندراوە نەوەیەکی پڕ لە زانیاری و پەروەردە و داهێنەر ئامادە بکرێت بۆ بنیادنانی داهاتوێکی تۆکما. ساکار ئەرسەلان، شارپرێس، سلەیمانی.